والله لە شەونێژی سپادەی زیاترە بۆت لای ئەڵڵا جەل جەلالوه. لە شەونێژ باشترە بۆت، چونکە شەونێژ سونەتە، ئەم ڕەضاعە زانایانە فەرمون فەرضە. بۆ ئەمڕۆ دایک شیرە دا بە مناڵ، بۆ نازانێ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا وای پێ فەرموو ئەی دایکەکان ئێوە ئەبێ 2 ساڵی ڕەبەق شیر بدەن بە منداڵەکەتان، کە ئەو شیرە عەطف و حەنانی لەگەڵایە بۆ ئەو منداڵە، نەکەی مەحرومیکەی لێی. ئەخیری ئایەتەکە زۆر عجائبە، فەرمێ واتقوا الله واعلموا أن الله بما تعملون بصير. باسی شیر پێدانەکە، ئەنجا ئەفەرمێت تەقوای ئەڵڵا بکە ئەی دایک، ئەو شیرە ببە مناڵەکە، حەقی خۆیەتی لەسەرت. یعنی ئەگەر شیرەکە نەی بە مناڵەکە چی نەکردووە؟ تەقوای ئەڵڵات نەکردووە. لەو بابەتەیە تۆ ساقط بووی، تەقوای ئەڵڵات نەکردووە جەل جەلالوه. وەبزانە ئەڵڵا جەل جەلالوه بینەرە بێت، بۆ شیرەکەی نایەتێ؟ ها؟ بۆچی نایەتێ؟ ئەڵێ وەڵا با جسمم تێک نەچێت. کەوا نییە، عیلمە درۆیەکەش کە قەناعەتە پێێتی، ئەڵێ ئەو شیرەکەی بێ بە مناڵ جسمت تێک ناچێت. هەموو چەوریەکانی زیادی جسمە ڕوا دوای مناڵ بوو، قەڵەو نابی، جسمە چێتەوە تایمی یاسایی. و پارێزە لە سەرەتانی سنگ، پارێزە لە چەندین نەخۆشی، بۆ هێز و توانایی دەهاتێ بۆ چەندین بابەتی تر. بڕۆن خۆتان دیراسەکانی ئەوان بخوێنەوە کە قەناعەتان پێێتی. من قەناعەتم بە کەلامی ئەڵڵایە کە ئەڵڵا جەل جەلالوه فەرمێتی ئەوە چاکە، ئەوە چاکە، هیچ شتێ ناگرێتەوە، لە هەموو شتە چاکترە. بەڵام خۆت بڕۆ بە دوایە، بۆ منداڵەکەش باشترین شتە، هیچ شتێ جێ ناگرێتەوە. تەقوای ئەڵڵا بکە و شیرەی بەرە. نایدەیتێ تەقوای ئەڵڵات نەکردووە، لە باوەشتی بگرە. ئەڵڵا جەل جەلالوه بینەرەت، بینێ بەوەی کە لەبەر هەڵقە و فلیم و گۆرانی و مۆبایل و گەڕان و سەیران و قسەکردن لەگەڵ ئەم و ئەو ناتوانی سەعاتێ مناڵەکەت لە باوەشتا دانی شیری بێت. لەبەرەوەی نایکەی، ئەڵێ زۆری پێچێ، زۆربەی دایک لەبەرەوەی با 2 سەعاتی پێ بچێ، ئەزانی بەچی حسابە بۆ تۆ. والله لە شەونێژی سپادەی زیاترە بۆت لای ئەڵڵا جەل جەلالوه. 2 سەعات دانێ لە باوەشتا و شیرەی بێت. لە شەونێژ باشترە بۆت، چونکە شەونێژ سونەتە، ئەم ڕەضاعە زانایانە فەرمون فەرضە. زانایانە فەرمون فەرضە لە دایک، لەسەر دایک، چونکە فەرمێ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين، بەتەئکید هێناوێتی کەوە تا بێ بیکە. لە داری خۆت بە ئەی دایک باسمان کرد، تۆ بێت چ ژنێ بێنی؟ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ چی؟ تزوجوا الولود الودود. با حەزی بە مناڵبوون هەبێ، با خۆشەویستیشی بۆی هەبێ، با بیخاتە باوەشی، با شیری پێ بدە.